سکچون و ڕشانەوە بەرۆکی خەڵکی شارە زۆری گرتووە. کارەبای هەرێمی کوردستان دەبێتە 24 کاتژمێری. دیسانەوە موچە بووە بە کێشە و ئەمجارە سەرەی مانگی 11 و 12 سڵاوتان لەبێ سومەیەم لە تیوارەوە سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئێوارەی دوێنێ چوارشەممە شەشی تشرینی دووەم کۆمەڵە هەواڵ لەسەر توشبوونی چەندین کەس لە خەڵکی شارە زۆر بە سکچون و ڕشانەوە بڵاوکرایەوە. بەڵام لە شەوی ڕابردووەوە ڕێژەی توشبووان زیادی کرد و زیاتر لە 500 کەس لە دانیشتوانی شارە زۆر تووشی سکچون و ڕشانەوە بوون. تەندروستی شارەکەش لەم بارەیەوە دەڵێت حاڵەتەکان لە زیادبووندان و زۆربەی توشبوانیش منداڵن. کەمال محەممەد بەڕێوبەری ڕاگەیاندنی نەخۆشخانەی گشتی شەید ڕەوفبەگ ڕایگەیاند. لە شەوی ڕابردووەوە 200 کەس لە دوو گەڕەکی قەزای شارە زۆر سەردانی نەخۆشخانەیان کردو و کێشەکان سکچون و ڕشانەوەیە. بەردەوامیش تا دێت ژماری نەخۆشەکان زیاد دەکات. بۆ بەدواداچوونی نەخۆشیەکەش لیژنەیەکی تایبەتمەند لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیەوە پێکێنراوە تا پشکنین بۆ ئاوی شارە زۆر بکرێت و دواتر ئەنجامی لێکۆڵینەوەکان ڕادەگەیەندرێت. ئەمڕۆ پێنجشەممە حوتی تشرینی دووەم وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای کرد کە لە ماوەی 2 ساڵدا کارەبای 24 کاتژمێری بۆ تەواوی هەرێمی کوردستان دابین دەکرێت. ئومێد ئەحمەد وتەبێژی وەزارەتی کارەبایی هەرێم لەم بارەیەوە ڕایگەیاند لە چەند گەڕەکێکی شاری هەولێر کارەبا بۆتە 24 کاتژمێری و ئەو پرۆژەیە لە تەواوی هەرێمی کوردستانیشدا جێبەجێ دەکرێت. ناوبراو ئاشکراشی کرد کە بڕیارە لە ماوەی 2 ساڵدا کارەبای 24 کاتژمێری بۆ تەواوی هەرێمی کوردستان دابین بکرێت و هەروەها وتی بەرهەمهێنانی کارەبا لە ئێستادا زیاتر لە 3000 مێگاوات و خواستیش لەسەر بەکارهێنانی کارەبا گەیشتۆتە 4000 مێگاوات. موچەی مانگەکانی 11 و 12 ئەمجارە بوو بە کێشە لە نێوان هەرێم و بەغدادا. پێشەوە هەورامی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە کێشەکانی موچە ڕایگەیاند. تیمی هەرێم لە بەغدایە و دوای چارەسەرکردنی وردە تێبینیەکان تەمویلی موچە دەکرێت. دەشڵێت موچەی مانگەکانی داهاتوش نافەوتێت. پێشەوە هەورامی وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئەگەر بڕیاری دادگا و دەستور لە سەرەتاوە جێبەجێ کرابا ئێستا پرسیاری هەواڵی دڵخۆشکەری موچە نەدەکرا. چونکە هاتنی موچە مافە و مژدانە نییە و دەبێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو ناوچەکانی دیکەی عێراق بدرێت. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد.